قەزای کفری کە لە ڕابردوودا بە شاری وەزیران ناسراوە. سەرباری مێژوویەکی 200 ساڵەی و مانەوەی چەندین شوێنەواری شارستانیەت کە بەڵگەیە لەسەر کۆنی ئەم ناوچەیە لە شوێنێکی گەشتیاریەوە بەرەو لە ناوچوون و وێرانەی دەڕوات و ئەگەر نۆژەن نەکرێتەوە لە داهاتوویەکی نزیکدا هیچ ئاسەوارێکی مێژوویی کۆن لەم ناوچەیە نابینرێت. لای خۆیەوە بەڕێوەبەری شوێنەواری گەرمیان قەیرانی دارایی و شەڕی داعش بە هۆکاری نۆژەن نەکردنەوەی ئەو شوێنەوارانە دادەنێت. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی شوێنەوار ینی درێخیمان نەکردووە چی لە پاراستنی چیەوەشی پێمان کراوە هەندێک شۆن نۆژەنمان کردووەکو ئاشە کۆنەکانی کفری کەیسا هاوتای لە کوردستانە نیە، بەڵام دیارە ئەو وەزعی قەیرانی دارایە ڕووی لە هەرێمی کوردستان کرد و شەڕی داعش ومانە هەموو جومگەکانی کاری وەسان لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی هەموو شتەکانەوە، بەڵام ئێمە توانیمانە پاراستنی ئەو شۆنانە بکەین و نێرنی خەڵتەجاوز بکاتە سەری و لە زۆر شۆنیشا دیزاین و شتمان بۆیان ئامادەکرد و بەرنامەی تۆکمەمان بۆیان داناوە بۆی بتوانین لە دەرفەتێکە کە ئینشاڵڵا باری کوردستان بەرەو باشیەچێت بتوانین ئەوەی کە پێویستە بیکەین. مێژووی کفری بۆ سەدەی 19 و سەردەمی عوسمانیەکان دەگەڕێتەوە کە بەشێکی زۆری بیناو قەیسەری و کۆشکەکانی ئەو سەردەمەی هێشتا تێدا ماوەتەوە، بەڵام وەکو پێویست ئاوڕ لە مێژووەکەی نەدراوەتەوە و لەبەر نۆژەن نەکردنەوە و پشتگوێخستنی لەلایەن حکوومەتی هەرێمەوە زیاتر لە وێرانەیەک دەچێت نەوەک شاری وەزیران. لای خۆشیەوە قایمقامی قەزای کفری ڕایدەگەێنێت لە ئێستادا حکوومەت هیچ پلانێکی بۆ نۆژەنکردنەوەی ئەو شوێنەوارانە نییە و ئەوەشی نۆژەن کراوەتەوە لە ڕێگای چەند ڕێکخراوێکەوە ئەنجام دراوە. بەهۆی قەیرانی دارایی بە نەتوانراوە بودجەی تایبەت تەرخان کرێت بۆ پاراستنی یاخود نۆژەنکردنەوەی شوێنەوارەکان، بەڵام دەستەوەستانیش نەوەستاوین لە ڕێگەی هەم چەند ڕێکخراوێکەوە یاخود لە ڕێگەی بەرەبرایەتی شوێنەواری گەرمیان چەند شوێنێکی نۆژەن کراوەتەوە بۆ نمونە هەردوو ئاسیاوی کۆنی کفری و لەگەڵ گەرماوی کۆنی کفری کە لەلایەن ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەوە نۆژەن کراوەتەوە و داوامانش کردووە لە ڕێگەی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەوە سەرای کۆنی کفری نۆژەن بکرێتەوە. بڕیار وایە لە ئایندەیەکی نزیکا بێنە شاری کفری و قسە لەسەرەوە بکرێت چۆن سەرای کۆنی کفری نۆژەن بکەنەوە. بەپێی سەرچاوە مێژوویەکان قەزای کفری لە ساڵی 1766ەوە گەشتیاری پێدا تێپەڕیوە، بەڵام لە ئێستادا تەنانەت خەڵکی قەزاکەش لەو سیماندا ڕووخاو و وێرانەیە نیگەران و ڕایدەگەێنن دوای چەندین سەردان و بەڵێنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بۆ نۆژەنکردنەوە خۆیان هەڵساون بە نۆژەنکردنەوەی بەشێکی ئەو شوێنەوارانە بە نمونەی قەیسەری کۆنی کفری. داواکەین لە حکوومەت هەرێم ئەمە چەند تا داواکەین بێژە خاسیگەن بۆمان بێژێت چەند تا هەموو ئینەکان هاتووە سەردان ئەم بازاڕیان کردە وعدمانەدەنە وعدەکەش نایەتە دی و داواکەین بێژە لە حکوومەت بێژێ لەبەرەوەی ئەم بەشەی وامایە تویسە خۆمان چاکمان کردێتەوە بەشەکەی تری هەموو ڕوخیان سێ دوکانە خۆمان چاکمان کردێتەوە داواکەین لە حکوومەت ئەم بەشەکەی هیچ با نەڕوخێت و وەکو ئاسار بمێنێتەوە لە کفریە بێژێ جاران کفری بازاڕیان بازاڕە هیچ شەنێ نەوی ئیساکە بازار وێران بیوە بەس بۆنی چووە بۆنی ئەم مەجارە لێرۆ کریا و هەمووی ڕوخیە. ئاسکی کفری و ئاشتۆکان دڵیشان و 12 ئیمام و سەرقەڵا و گردەگۆزینە بەشێکن لە شوێنەوارە دیارەکانی قەزای کفری. ئەمە جگا لە شوێنەوارەکانی قەرە ئۆغڵان و قەڵای کچان بە بڕوای شارەزایانیش ئەو ژمارە زۆرەی شوێنەوار لە هەر شوێنێکی تر وایە ئێستا بوو بە ناوچەیەکی گەشتیاری و سەرچاوەی داهات بۆ هاوڵاتیان و قودی حکوومەت.